ئێرە نەخۆشخانەی خێرخوازی بەخشینە. ئەو نەخۆشخانەی 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیاندایە بە نرخێکی زۆر کەم کە لەگەڵ ژیان و گوزەران و بژێوی خەڵکیدا بگونجێت. ئێرە ئەو نەخۆشخانەیە کە توانیوەتی جێگە دەستی خۆی نەک هەر لە شاری سلێمانیدا بەڵکو لە تەواوی کوردستانە بکاتەوە و خەڵک لە شوێنەکانی دەرەوەی سلێمانیەوە بێن بۆ چارەسەرکردن لێرەدا. سڵاو خۆشەویستانم، خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ بووین و میۆنی ماڵەکانتان. باوەبێتەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان، ئەمڕۆ بە ئامادەبوونی بەڕێز مامۆستا عەلی باپیر، بە ئامادەبوونی بەڕێز وەزیری تەندروستی، بە ئامادەبوونی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بە ئامادەبوونی چەندین کەسی دیکە لەم نەخۆشخانەیەدا لێرە نەخۆشخانەی بەخشین کرایەوە بە شێوەیەکی زۆر گەورە و فراوانتر لە جاران. لێرەدا لە ئێستاوە نەخۆش دەتوانێت بە شێوەیەکی باشتر لە جاران سەردانی ئەم نەخۆشخانەیە بکات، عەمەلیاتی تێدا دەکرێت، چارەسەری تێدا دەکرێت و دەتوانێت نەخۆش لێرەدا ڕۆژانە 24 کاتژمێر سەردانی ئێرە بکات بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانیان بە نرخێکی کەم. ئێمە لەگەڵ هاوڵاتیانە، لەگەڵ بەرپرسانە ئەم پەیامە دەگوازینەوە، لەگەڵمانە بن. فەرموون. بەخشین هیوای هەژارانە، بەخشین هیوای هەژارانە، بەخشینەوەی بێکەسانە، بەخشینەوەی بێکەسانە، بەخشینەوەی بێکەسان. ئامانجلەکردنەوەی ئەم نەخۆشخانەی بەخشین وە گەورەکردنی لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە دەگەڕێتەوە بۆچی و ئامانجی چییە؟ تۆن خۆتە زانی بەرنامەی بەخشین هەر لە سەرەتاوە تەوەن کە ئێستا وەکو دەستگایەکە هەر لە سەرەتاوە تەبانێنی لە هەنگاوی بچووک دەستی پێکرد، بەڵام بە پشتیوانی خوای گەورە و هاوکاری خەڵکی خێرخواز و هانە وردە زیادی کرد، گەورە بوو. حەقیقەت ئەمڕۆ هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ئەزانێت کە بەرنامەی بەخشین خزمەتی گەورەی کردو و شوێن پەنجەی بەرنامەی بەخشین دیارە و خۆشبەختانە ینی خزمەتی با بڵێین بەشێکی گەورەی کۆمەلگای کردو بە تایبەتی خەڵکی نەخۆش و ئەوانەی کە پێداویستی زۆریان هەیە، ئەوانەی کە نەتوانراوە چارەسەر بکرێن. دوایەوەی تەمەن کۆمەڵی هەنگاویان ناوە و لەم بەخش بڵێین کۆمەلگا پزیشکەکانیان دەست پێ کرد. لێرە لە سلێمانی بە کۆمەلگایەکی پزیشکی خێرخوازی کوردستان دەستیان پێکرد و لە شارۆچکەکانی کە خۆشبەختانەی شەکە گەورە بوو. ئەمڕۆ وەکو خۆتانە بینن تەبانم نەخۆشخانەیە ئەکرێتەوە. ئەمە بەدڵ تەمەنای سەرکەوتنیان بۆکەین و دڵنیاین وەکو چۆن لە ڕابردوو سەرکەوتوو بوون لەمە شەر سەرکەوتووە بن و هیواداری نەمە بێتە شوێنی خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خێرخوازانی شەوانی پشتیوانی ئەم مەشروعیان کرد و ئەوانیش باشتر پشتیوانیان بکەن و بە تاکید کۆمەڵی ئیسلامی لە ڕۆژی یەکەمەوە تا ئەمڕۆ داهاتوش پشتیوانی ئەم پرۆژەیە ئەکا، پرۆژەی بەرنامەکانی بەخشین بە تێکڕای بەشەکانی و بەم نەخۆشخانەیەشەوە و ئێمە ئەوەی لەسەرمان بۆ پشتیوانیکردن و دەعامکردنیان بۆ لە هەموو ڕێک لەو پێناوەی کە بتوانن خزمەتی هاوڵاتیان بکەن بەو پێی کە ئێمە خۆشمان بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بووین وە کێزێکی سیاسی. جەنابەت وەکو خاوەنی ئەم بینایە کە دراوە بە نەخۆشخانەی بەخشین و لێرە خزمەتێکی زۆری تێدا دەکرێت، گەڕای دەستخۆشیمان بۆ بەڕێزێت سەبارەت بەکردنەوەی ئەم نەخۆشخانەیە. جەنابەت وەک خاوەنی ئەم بینایەت ڕۆچیت هەیە؟ پێشەکی بە خێراتنتانەکەم طبعاً بەڕاستی ئەمڕۆ کە ئەو کردنەوە ئفتاحەکەم بینی و خەڵکم بینی کە هاتووە ئێرە زۆر خۆشحاڵ بووم کە بینە ئێمە ئەم بینایی کە کردومانە ڕاستە بینایەکی بازرگانیە، بەڵام لە ڕووی خێرخوازیەوە بینم خەستەخانەیەکی ئاوا بۆ شارەکەم کراوەتەوە، خەستەخانەیەکە لەسەر ئافتی ئەتوانم بڵێم هەرێم لە هەموو لایەنەکان پێشکەوتووە، نرخیان زۆر مناسب بۆ هەموو چینەکان بە تایبەتی چینی هەژار، یعنی بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم. ئەوەش بە ئێمەش کراوە ڕاستێکی وەکو هاوکاری کردومانە، هاوکاری پێویستمان لەگەڵا کردوون و زۆر خۆشحاڵ بووم بەکردنەوەی خەستەخانە. کاک بەختیار لە ڕووی کرێەوە مانگانە چەند ئەدرێ بەتەوە تۆ تا چەند هاوکاریان بوویت لەوەی کە نرخێکیان بۆ داشکێنی خۆ دەزانی پرۆژەی خێرخوازیە؟ وەڵا لە ڕووی کرێەوە تەمان لەسەر کرێک ڕێککەوتوین لەگەڵ یانە، بەڵام ئەوەی
توان لە برادران ئیدارە پرسن ئەوەی توانیمانە هاوکاریکی زۆر باشمان کردوون ڕاستیەکەی هەم لە ڕووی کرێکەوە دابەزاندن کرێکە لە چاو ئەم وەزعی کە ئێستا کوردستانی بە عامواتیایە و هەم لە ڕووی ئەوەی ئەو پێداویستیانی کە بۆ خەستەخانەکە بۆمان دابی کردوون تعمیراتی بیناکە بۆی بگونجێ لەگەڵ خەستەخانەکەی ئەمانە هەموو مەساریفەکان بەشی زۆری مەساریفی ئەوەی کە کردومانە بە بیناک بۆ خەستەخانە بشێ بۆمان کردوون هاوکاریمان کردوون لەسەر خۆمان حسابمان کردووە تا چەند بەدەر لە بیناکە وەکو پاڵپشتی داراییتان کردووە بۆ سەرکەوتنی ئەم پڕۆژەیە واللهی وەکو غیری ئەوە ڕاستەکەی پێ بڵێم ئامادەین هەموو هاوکارێکیان بکەین نەگەر ئێمە خۆمان من هەموو داوا لە برادران و بازرگانانی شارێکە خۆشەویستەکەمانەکەم ئەوەیە توان هاوکاری ئەم خەستەخانەیە بکەن و خەستەخانەکانی تری بەتایبەتی ئەوانەی کە خێرخوازین و یعنی بەدەم ئیشی خەڵکەوەن بەدەم هەژاران و سعریان لە چاو شوێنەکانی کە هەرزانە بۆیە داواکە هەم خۆمان ئامادەی هاوکارین هەم ئەو برادر و دۆستانی کە ئێستا ئەمان بینین واگەیان لێ لە بازرگاناندا یارمەداوایان لێکە یارمەتی ئەم خەستەخانەیە بدەن و سەرکەوتوو بن ئینشاءالله بەڵێ ئەمە کاکبەختیار بەڕێز کاکبەختیارە خاوەنی ئەم بینایە لەگە چەند بەڕێزێکی دیکەیە ئەم بینایان داوە بە نەخۆشخانەی بەخشین و ئەوەندەی ئێمە ئاگادار بین و باسییان بۆ کردوین ئەم بەڕێزە پاڵپشتێکی دارایی زۆری کردووە هەم لە ڕووی نرخی بیناکەوە کە مانگانە درراوە بکرێ هەم لە ڕووی ئەوەی کە تعمیراتێکی زۆری تێدا کراوە ئەم نەخۆشخانەیە ئەمە بازرگانێکە ئێمە هیوادارین بازرگانەکانی شاری سلێمانی و ناوچەکانی تری هەرێمی کوردستان چاو لەم بەڕێزە بکەن هاوکار بن بۆ ئەوەی کە بتوانن بۆ خزمەتکردنی خەڵک بۆ خزمەتکردنی ئەم میلەتە ڕەشەڕووتە ئەوە تا لێرەدا دەبێنن وەرەقەیەکی نەخۆش بە 3000 لە عایدەکان بە 15000 بە 20000 کە ئەمە توانێتی خزمەتێکی زۆر بە هاوڵاتیان بکات ئێمە هیواداری نمونەی ئەم بەڕێزە زۆر بێت و خاڵکانێکی دیکە بتوانن پڕۆژەی ئاوا مەرجیە نەخۆشخانە بێت لە پڕۆژەی دیکە بۆ خزمەتکردنی خەڵک و بۆ خزمەتکردنی ئەو کەسانی کە دەستیان کوردە بۆی کە بتوانین لە کوردستاندا دڵمان بێنێ کە بڵین کۆمەڵە کەس هەن لە کوردستانە خەمخۆری خەڵکن دڵسۆزی خەڵکن دڵسۆزی ئەم میلەتەن دڵسۆزی ئەم میلەتە بێخاون و ڕەشەڕووتن کە دڵسۆزێکیان نیە هیوادارین بازرگانەکان و ئەو کەسانی کە پارەیان لەدەستدایە هاوکاری خەڵک بن وەکو حکومەت نمونەمان لەمە زۆرە ئێمە ئیستیشاریمانەیە سامن بۆ خۆم دکتۆرێکم 2 ماستەرم هەیە بە 3000 نەخۆشە بینم ئێواران لە سەعات 3 دانیشم بە 3000 نمونەمان هەیە لەمە بەس لە کەرتی حکومەت هەمانە بەزەمەی ئێرە ئەمە لە کەرتی تایبەتەکەواتە جێگەی دەستخۆشی چونکە هەرچ ماڵێکەوە ببەخشی دوو خاصێتی یەکەم کەم ناکە پێی زیاکە دوو هەمیش پارێزراوە خوای پارێزێ بۆی هەم لە خەڵکو و هەم لە خراپە و لە ئافات و بەڵاو موسیبەتی ئەرزی و ئاسمانی من خۆم وەکو خۆم بۆ چارەسەری خۆم دێمە ئێرە کە کارمەندێکم لێرە هەرچێکم پێویست بێ دێمە ئێرە و ئەیکەم دەوڵەمەنەکان بازرگانەکان ئەگەر بێت لە پرۆژێکی لەم شێوەیە بکەن کە بەرژەوەندی بەشی زۆری هاوڵاتیانیان زۆری ناوڵاتیان تێدایە بێگومان نەبێتەوەی پێشکەوتنی خێزان و شار و لەمەشەوە بۆ وڵات ئەو ئەجیزانی ئێمە لێرە کەڕیمانەوە دامانەوە پێم وانێ لە هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی تردا هەبێت سەرەتا داوامی ئێمە 24 کاتژمێریە حەسەبی بەشەکان ئەگۆڕێت بەڵام هەوڵمان داوە زۆرترین خزمەت بە هاوڵاتیان بکەین و بەردەوام ئەم خەستخانەیە کراوەیە من بە نوێنەرایەتیەکی زانایان ئیسلامی کوردستان هاتووم بانگەشکراوین بۆ کردنەوەی ئەم خەستخانە خێرخوازی ئەم نەخۆشخانە خێرخوازیە کە نەخۆشخانەی بەخشینە دەستخۆشی لە ئەم دەستگای بەخشینە ئاکەین کەوە ئەم پرۆژە جوانیان کردوتەوە و هیوادارین لەسەرەوە ساسی کا فەرمێ وفي ذلك فليتنافس المتنافسون هیوادارین کەوە لایەنەکانی تریش حیزبەکانی تریژ ڕێکخراوەکانی تریژ دەستگاکانی تریژ ئاوها منافسە بکەن لەسەر کاری جوان لەسەر کاری خزمەتگوزاری بۆ ئەو خەڵکە بەڕاستی شتێکی جوان دەستخۆشیان لێکردن و خی گەورە کۆمەکی خێرخوازانیش بکاکەوە کۆمەکی ئەم دەستگایان کردو شتە جوانان بەرهەمێناوە لەگەڵ ئەم دەستگای بەخشینە هیوادار ئینشاڵڵا کاری جواتری بەدوایە بێت. ئێمە لە نەخۆشخانەی بەخشین سنتەرێکمان هەیە بە ناوی سنتەری پزیشکی ددان. سنتەرەکە جیامان کردو بۆ سەرجەم پسپۆڕەکانی بەشیدان لە ڕێککردنەوەی ددان و چاندن و نەشتەرگەری ددان و سەرجەم نەخۆشەکانی دەمدان لای ئێمە چارەسەرەکەی بەڵام ئێستا وەکو سنتەرێکمان لەکرێت و پسپۆڕەکانمان جاکردوتەوە. توانین بڵێن هەر کەسێک کێشەی دانی هەبێت عملیات بێ پڕکردنەوە بێ هەڵکێشان بێت هەر جۆرە لە جۆرەکان پێویستی بێت ئەتوان چارەسەری دان لێرە بکرێت بەڵێ بە دنیاییەوە ئێمە سنتەرەکەمان سەرجەم خزمەتگوزاریەکانی دەمودانی تیا هەیە لای ئێمە دیارە ئێمڕۆ ئێمەکو
بەشداری کرمان لە ئاهەنگی کردنەوەی خسخانی بەخشین وەکو دەستپێکێ بۆ کاروکردارەکانان کە بەڕاستیێمە بەرنامەیەکی زۆر گەورە و پیرۆزە کە هەمومان حەمدە دڵخۆشین بۆی کە توانیمانە لە شاری سلێمانی توانراوە لە شاری سلێمانی کە ئەم دەستکەوتە گەورەیە بەدی بێت کە ئەمە خزمەتێکە بۆ چینی نەدار و هەژارەکان بە تایبەتی کە بتوانراوە لە هەموو ڕێک و لە هەموو بوارێک بە کوالێتێکی بەرز کە خزمەتێکی تایبەت بکرێ بۆ نەخۆشانی کە لە ڕووداوارەیە و ناتوان بەڕاستی بچنە دەرەوە یاخود لە عیادێکی گەورە یاخود لای دکتۆر بکەن کە مەصرفێکی زۆری تێچێت ئەوەی ئەمڕۆ دقەتماندا لەم ئاهەنگەیە بەڕاستی کردنەوەی نەخۆشخانەی بەخشین کە بەڕاستی بە هەوڵ و ومەتی کۆمەڵێک خوشک و برا و کۆمەڵێک لە دکتۆرە بەڕێزانە کە توانرا بە تایبەتی بەخشین کە دەستگای بەخشین کە خۆی بەڕاستیەوە کارێکی گەورە بە دەورێکی گەورەی بینیوە لە بەدیهێنانی ئەم خەسخانەیە کەمە لێرە دەستخۆشیان لێکەن بەڕاستی ئێمە خزمەتێکی گەورەیە بە چین و توێژەکانی ناو شاری سلێمانی و توان هەموو کەسە بەڕاستی سودمەند بێ لێرە بەڵام ئێمە کاڵی شاری سلێمانیشکم بە تایبەتی شوێنێکە لە شاری سلێمانی و زیاتر خەڵکانی شاری سلێمانی توانین سەردانی ئەم نەخۆشخانەکەن بە کوالێتێکی بەرز و نرخێکی کەم. وەڵا ئەم پرۆژەیەکی خێرخوازی بوو کە لەلایەن ڕێکخراوی بەخشینەوە کراوەتەوە ئێمە خۆشحاڵ بووین وەکو هاوڵاتیەک کە هەم وەکو جگەلەوەی وەک هاوڵاتیەک ئێمە وەکو فەرمانگەی تەندروستی سلێمانیش کە بەشدار بووین لەکردنەوەی ئەم شوێنە خێرخوازیە دیارە شوێنێکی تازەیە کراوەتەوە و سیستمێکی تازەیە پێڕەوەکرێ لەگەڵ بارودۆخی قەیرانی دارایی باش یەگەگرێتەوە کە ئێمە دەستخۆشیان لەکەین. ئەم پرۆژەیە کە بینیم ئەوەندەی کە لە بیدایەتی پرۆژەکە خوان ئاماژیان پێکرد بەڕاستی بەڕێی من شتێکی نمونەی جوانە بیرێن لە کۆمەڵە ڕەهەند کردوتەوە لە پرۆژەکە جێگەیان کردوتەوە بە تایبەت ئەوەی کە گرفتە ڕەنگە زۆرجار لە ڕووی سعرەوە قسە لەسەر مەسەلە تەندروستیەکان بکرێت بەڵام ئەمان کۆمەڵە ڕەهەندی تریان لەبەر چاو کردووە بۆی کە شتەکانیان کۆ کردوتەوە بۆ نمونە پزیشکی چاو لە کاتێکا کە پشکنینەکانی چاوت بووە کاتوانی لە هەمان شوێنە چاویلکە دەستکەوێ ئەمە بەدەر لەوەی کە بیریان لەوە کردوتەوە شوێنیان بۆ مناڵ دابین کردووە دایکێک نەخۆشە کە مناڵەکەی لەگەڵ خۆی ئەهێنێ مناڵەکەی بۆ وەرەگرن ئاگیان لێ بێتەوە کاتی پشکنینەکانی تاواکە و دێتەوە بەڕاستی شتێکی نمونەی هیوادارم بیر لەوە بکرێتەوە لە پارێزگاکانی تری هەرێمیش شتێکی لەم شێوەیە بکرێتەوە. مەساوان جەناب ئەمڕۆ لێرە بۆ ئامادەین. بەڵام دیارە ئەمڕۆ تایبەت کراوە بەکردنەوەی ئەم نەخۆشخانە خێرخوازیە پێشەکی من دەستخۆشی لە هەموو ئەو ستاف و کارمەندانەی کە لە پرۆژە خێرخوازیەدا کار ئەکەن. دیارە پرۆژەی خێرخوازی بەخشین پرۆژەیەکی گەورەیە لە ناو واقعی هەرمی کوردستاندا خزمەتی زۆری کردووە جێپەنجەی دیار بۆ هەر لە زاخۆ تا کفری و کەلار تا لێشەوە بۆی بڕۆ بۆ منطقەکانی هەورامان. دیارە هەمیشە دەستگای خێرخوازی بەخشین لانەیەک بۆ هەژاران بۆ نەداران و توانیوانە جێپەنجیان دیار بێ لە هەموو بوارەکانی هەم تەندروستی هەم لە بواری ئەوەی کە بەتایبەتی لەم سەردەمەی ئێستادا کە خەڵکی هەرمی کوردستان بەدەست قەیرانی داراییەوە دەناڵێنن. دیارە دەستگای بەخشین بۆتە یەکێک لەو دەستگایانەی کە پشتیوانێکی سەرسەختانەوە بۆ خەڵکی هەژار و نەدار. دکتۆر سەروەر جەناب دۆک و بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشین چ دیارەیەکت پێیە چ مژدەیەکت پێیە بۆ ئەو نەخۆشانەی کە کەم دەرامەتن کە ناتوانن بچنە عیادەکانی سلێمانی و دەوروبەری یاخود بچنە دەرەوەی شار یاخود بچنە دەرەوەی وڵات چ دیارێکتان پێ چ مژدەیەکتان پێیە بۆیان تاکو زیاتر خزمەتی خەڵک بکەن؟ سوپاس. وەکو نەخۆشخانەی بەخشین پێشەکیەکمان هەبوو لەم کارێ پێش 4 ساڵ لە هەواری تازە کۆمەلگایکی پزیشکیمان کردو بە کۆمەڵە پسپۆڕێەوە بەڵام لەسەر داوای هەوڵاتیان و چۆنەڵی داواکاری خەڵکی بڕیانماندا بە فراوانکردنی کۆمەلگا پزیشکیە کردمان بە نەخۆشخانەیەکی نەشتەرگەری گشتی. ئێمە لێرە ڕۆژانە بەدەیا هەکە سەردانمانەکات کە هیچ مادەیەکی نییە و بەبێ بەرامبەر چارەسەری بۆ کرێت. لێرە مژدە بە خەڵکی بێ بەرامبەر ڕۆژانە بەدەیا کەس دێتە ئێرە کە هیچ ینی مادەیەکی پێ نییە بەبێ بەرام بەڵام لە هەمان کاتە لێرە ڕسوماتێک هەیە بۆ نەبینینی دکتۆری پزیشکی پسپۆڕ 3000 هاوڵاتی وایە دێ و 3000ەشی پێن. ئێمە لە ئیدارە سەماحێکمان کردو بۆ ئەو کەسانە کە دێنە ئێرە ئەو هاوکاریانە ئەکرێن ئێمە دەست بە ڕووی کەسەوە نانی لێرە هەر کەسێ بۆ شارەسە ڕوو کاتێ ئێمە هەیبوو باو ڕسوماتە بە نەیبوو لێی وەرناگرین.
وەکو حکومت نمونەمان لەمە زۆرە ئێمە ئیستیشاریمانەیە سامن بۆ خۆم دکتۆرێکم 2 ماستەرم هەیە بە 3000 نەخۆشە بینم ئێواران لە سەعات 3 دانیشم بە 3000 نمونەمان هەیە لەمە بەس لە کەرتی حکومەت هەمانە بەزەمەی ئێرە ئەمە لە کەرتی تایبەتەکەواتە جێگەی دەستخۆشی چونکە هەج ماڵێکەوە ببەخشی دوو خاصێتی یەکەم کەم ناکە پێی زیاکە دوو هەمیش پارێزراوە خوای پارێزێ بۆی هەم لە خەڵکو و هەم لە خراپە و لە ئافات و بەڵام مصیبەتی ئەرزی و ئاسمانی من خۆم وەکو خۆم بۆ چارەسەری خۆم دێمە ئێرە کە کارمەندێکم لێرە هەرچێکم پێویست بێ دێمە ئێرە و ئەیکەم دەوڵەمەندەکان بازرگانەکان ئەگەر بێت لە پرۆژێکی لەم شێوەیە بکەن کە بەرژەوەندی بەشی زۆری هاوڵاتیانیان زۆرینی هاوڵاتیان تێدایە بێگومان ئەبێتەوەی پێشکەوتنی خێزان و شار و لەمەشەوە بۆ وڵات ئەو ئەجیزانی ئێمە لێرە کەڕیمانەوە دامانەوە پێم وانێ لە هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی تردا هەبێت. بخشين هواي هجرانا بخشين هواي هجرانا بخشين هواي بكسانا بخشين هواي بكسانا بخشين نەوەی بێکەسان. طبعا ژیان لە خەڵک لە دوو چین پێکات و چینێک کە وەزعی باشە و ئیمکاناتی هەیە چینێکیش کە هەژارە و لە خواری پێویستیوە کەم دەرامەتە نوقسانە ناتەواوە. ئیسلام لە زۆر لە ئاەت و لە فەرمودەکانی پێغەمبەر لە ئاەتەکانی قورئانە تاکیدی لەوە کردوێتەوە کە واوەکو ئاگات لە هەژار بێت. مەسا ئێمە 5 فەریزەی ئیسلامیمانەیە یەکێک لە فەریزەکان زەکاتە کە بەو چینە فەقیر و هەژارانە بدرێت ئەوانەی کەوا دەسەڵاتیان باشە. پێغەمبەری خوا کە موعاذە نێرێ بۆ ئێمە فەرمێ یەکێک لە ئەرکەکان إن الله قد افترض عليهم صدقة تؤخذ من أغنيائهم فترد على فقرائهم. خوای گەورە زەکات و سەدەقەیەکی واجب کردووە لە دەوڵەمەندەکانیان ئەسەندرێ و ئەدرێ بە هەژارەکانیان. ولا جگەی کا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ ناڕەحەتێک لەسەر مسلمانێک لابە خوا ناڕەحەتێکی لە ناڕەحەتی قیامەتی لەسەر لابە. هەر کەسی ئاسانکاری بۆ قەرزارێ بکە خوای گەورە کاری بۆ ئاسانەکە لە دنیا و لە قیامەتە. خوا یارمەتی عەبدەدا هەتا عەبد یارمەتی برا مسلمانەکەی بدا. یعنی لە هەموو شتێک ئەمە دیارە کە ئیسلام زۆر بە خەمی فەقیر و هەژار و نەدارۆیە. چونکە ئەوانە بەڕاستی ئەگەر وەکو زانایەگە فەرمێ خوای گەورە ئەوەنە ڕزق و ڕۆزی و ئیمکاناتی لەم دنیادانا و بەشی هەموو خەڵکەکان بکە بەڵام تەوزیعەکە جیاوازە هەندێکیان زیادی داوەتێکە دەوڵەمەندە هەندێکیان کەمی داوەتێکە هەژارە بۆ ئەوەی بەوەش عیبادەت بکەن. ئەم مانگی حوزەیرانی 2017 بەرنامەکەمان دەستگاکەمان تەمەنی ئەچێتە 8 ساڵی ڕێک لە ماوەی ئەم 8 ساڵەدا توانیمانە دەست و پەنجەم دەرم بکەین لەگەڵ لە خۆش و هەژار و هەتی و کەم ئەندام و هەموو چین و توێژێکەوە پێویستی بە هاوکاری و یارمەتی بوو بێت. ئەم پرۆژەیەش کە ئێستا ئێوە ئیبینن پێشتر کۆمەڵگایەکی پزیشکی و لە سلێمانیا بۆ چەند ساڵی خزمەتێکی زۆر بەرچاو چاکی کردوایی بیرمان کردەوە کە ئەگەر ئیمکانیەتی مادیمان هەبێت بتوانین فراوانی پێم بکەین بە نەخۆشخانەیەک. سوپاس بەخوای گەورە هاتینە سەر ئەوەی کە بە فیعلی بەرنامە ڕێژیمان بۆ کرد و ئەو کۆمەڵگایمان کرد بە خەسەخانەیەکی فراوان کە ئێستا 6 نهۆمە ئەیبینن و بە ئیزافەی ئەوەش 2 کۆمەڵگای پزیشکیمان لە شاری هەڵەبجە و لە شاری کەلار کردوێتەوە وەکو لە چوارچێ پرۆژەکانی بەرنامەی بەخشیندا و تا ئەم دقەیەش من لەگەڵ ئێوە قساکەم زیاتر لە 19 ملیار و 435 ملیۆن دینارمان لە هەموو کار و پرۆژەکانی بەرنامەی بەخشینی ئەم 8 ساڵەیە سەرف کردووە بە ئومێدی ئەوەشینکەوە بتوانین زیاتر و زۆرتر پرۆژەی خێرخوازی زیاتر ئەنجام بدەین لە بەڕەچاوکردنی باری دارایی خەڵک لەم ڕۆژەدا کە ئەم قەیرانە دروست بۆ سەپێنراوە بەداخەوە ئێمە بیرمان کردەوە کە پرۆژەیەکی ئاوا خێری بکەین کە خەڵکێکی زۆر ئیسفادەی لێ بکا و خەڵکی هەبێ ئەوەی کە ئەچێ بۆ عیادە 15000 لا ئێلیارە 3000 دینارەیە ئەوەی کە ئەچێ بۆ عیادە فەحسیەکە ئەشیعەیەکە کاسۆنەرێکەکە بە 15000 لێرە هەمووی بە 7000 و 8000 دەرمان بە هەمان شێوە بڕی تێچوونی عملیات بە هەمان شێوە بۆیە سوپاس بۆ خوای گەورە ئیقبالێکی باشی هەیە و وەقەرەباڵغێکی زۆر باشی هەیە چونکە سعرەکانی ئێمە نرخەکانی ئێمە خێرخوازین قازانجین.
سەبارەت بەم پرۆژێ چی هەیە؟ بەڵێ ئێمە ئەمڕۆ نەخۆشخانەی بەخشینمان کردەوە. نەخۆشخانەکەی چێکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە لە ڕابردوو لە ساڵانی 2013 چەند نمونەیەکی بچووکیان هەبووە لە نەخۆشخانەی خێرخوازی کە ئیشی خۆی کردووە و خزمەتی خەڵکی کردو بە سعرێکی کەم و ئیختیساسی جیاجیاشی تیا بووە. ئەمەش فراوانکردن و گەورەکردنی ئەو دەستکەوتەیە کە ئێستا بۆ بە نەخۆشخانەیەکی گەورە و ئیشەڵڵا لەسەر بنەمایەک دەڕوا کە نەخۆش کە فەقیر بوو یا کە پارەی پێ نەبوو چارەسەر بگرێت لە بەرەوەی لە ئاینی ئیسلام پێمان دەڵێ کە نەخۆش نانی بدەری ئەگەر نانی نەبوو کەواتە ئەبێت چارەسەریشی بکەی ئەگەر پارەی پێ نەبوو و دڵنیام واژە بێ لە بەرەوەی ئەمڕۆ بۆ خۆ داگال لێبوو کە مامۆستا عەلی باپیریش دەرە حزوری هەبوو لەسەر و بنەمایە دەڕوا. باشە کاگی تۆر جەنابتان وەکو حکومەت پاڵپشتێکی ئەم پرۆژەکەن بۆی زیاتر خزمەت بکە هەرچی ئەم خەستەخانە ئەهلیانە داوایەکەن لە ئێمە بۆیانەکەین بەڵام بەمەرجێ بەپی ئەو ڕێنمایەنە جێبەجێکا کە ئێمە دامان ناوە. ئەمڕۆ سیرمان کە سعرەکانی کەمە دکتۆر بە پارێکی کەم نەخۆش دەبینێت کەواتە دەستکەوتێکی باشە بۆ ئێمەش. من سپاسی دەستگای بەخشینەکەم بۆ ئەو ئیشەی کە کردویانە بەڕاستی ئیشێکی گەورەیە و لێرە شەوەجێی خۆیەتی کە سپاسی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کرێ کە بەردەوام هەوڵی داوە کە پرۆژەی خزمەتگوزاری بۆ خەڵکی کوردستان دامەزێنێ. یەکێک لە نمونونەکانی کردنەوەی دەستگای بەخشینە کە ئەویش سەرەتایە کە بۆ کردنەوەی ئەم جۆرە خەستەخانە و خزمەتگوزاریەکانی تر ئینشاڵڵا بەردەوامە بێت لە بواری ترا لە بواری خوێندن لە بواری پەروەردەیە کە بتوانێت داهێنانی کە بکە وەک چۆن داهێنانی کرد لە بواریکردنەوەی خەستەخانەیە نەخۆشخانەیە لە کاتێکا کە لەم قەیرانە قورسەی کە بەسەر خەڵکی کوردستان هاتووە. بە بڕای تۆ پێت وایە کردنەوەی نەخۆشخانەیەکی ئاوا گەورە لە شاری سلێمانیدا ئەو زەختەی کە لەسەر نەخۆشخانە حکومەکانە تا ڕادیەکەمی کاتەوە بە دڵنیاییەوە نەخۆشخانەکە لەبەر ئەوەی نەخۆشخانەکە خۆی بۆ خۆی خێرخوازیە و نرخێکی کەمیش ئەسەنێ لە ئەو کەسانی کە سەردانیەکەن سوودی گەورەی هەیە بۆ حکوومەت وەکو دەرەجەی یەک کە قورسایی لەسەر ئەوان کەمە کاتەوە و ئیسوادا گەێنێ بە خەڵکی هەژار کە توانای نییە کە بچێ بۆ سەردانی نەخۆشخانە تایبەتەکان. وەکو حکومەت نمونەمان لەمە زۆرە ئێمە ئیستیشاریمانەیە سامن بۆ خۆم دکتۆرێکم 2 ماستەرم هەیە بە 3000 نەخۆشە بینم ئێواران لە سەعات 3 دانیشم بە 3000 نمونەمان هەیە لەمە بەس لە کەرتی حکومەت هەمانە بەزەمەی ئێرە ئەمە لە کەرتی تایبەتەکەواتە جێگەی دەستخۆشیە چکە هەج ماڵێکەوە ببەخشی دوو خاصێتی یەکەم کەم ناکە پێی زیاکە دوو هەمیش پارێزراوە خوای پارێزێ بۆی هەم لە خەڵکو و هەم لە خراپە و لە ئافات و بەڵاو موسیبەتی ئەرزی و ئاسمانی. من خۆم وەکو خۆم بۆ چارەسەری خۆم دێمە ئێرە کە کارمەندێکم لێرە هەرچێکم پێویست بێ دێمە ئێرەوە ئەیکەم. دەوڵەمەنەکان بازرگانەکان ئەگەر بێت لە پرۆژێکی لەم شێوەیە بکەن کە بەرژەوەندی بەشی زۆری هاوڵاتیانیان زۆرینی هاوڵاتیان تێدایە بێگومان ئەبێتەوەی پێشکەوتنی خێزان و شار و لەمەشەوە بۆ وڵات. ئەو ئەجیزانی ئێمە لێرە کەڕیمانەوە دامانەوە پێم وانێ لە هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی تردا هەبێت. ئەمڕۆ بۆنەیەکی گرنگە لە شاری سلێمانی کە کردنەوەی خەستەخانەی بەخشینە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین کە مای دڵخۆشیە بۆ جەماوەری کوردستان و کارێکی گەورەیە. ئێمە هاتین بۆ افتتاح و پیرۆزبایی لەو ستافە نوێیە و لەو کارە گەورەیە کە ئەو دەستگای خێرخوازیە ئەنجامی داوە. وەک مەکتەبی سیاسی پاڵپشتی ئێوە چییە بۆ ئەم پرۆژەیە تا زیاتر فراوانتر بکرێت؟ بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان هەر کارێک لە خزمەتی جەماوەرە بێ بەگشتی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ جێی ئەهەمیەت و گرنگی خۆیەتی لای ئێمە و ئێمە بەرنامەمان بۆ ئەم بابەتە هەیە بەتایبەتی لەم قۆناغی ئێستا خەخەیرانێکی گەورە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە خێرانی دارایی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستیان بە خزمەتی زیاتر لە هەموو بوارە جیاجیەکان بۆ یەکێ لەو بوارانە کە ئێمەمانەیە خزمەتی تیا بکەین بریتێ لە بواری وە سێکتەری تەندروستی کە هاوڵاتیان ئەناڵێنن بەدەست گرانی سعری عیادەکان و خەستەخانەکان و عەمەلیاتەکان و حتا دەرمانیش بۆیە ئێمە میسمان لەم بوارە بتوانین خزمەتێ بکەین و لەم ڕۆژەوە لە ئەمانەوێت لە هەموو شارە جیاجیەکانی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە بەرین بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. تا چەند هەوڵتان داوە دڵی نەخۆش ڕازی بکەن بە جۆرە هەم لە ڕووی نرخەوە هەم لە ڕووی ئەو چارەسەری کە بۆی دەکرد لەم نەخۆشخانەدا کە وای لێ بکەیتە دڵ بێرە خۆش کات و بۆ جارێکی دەرگەر خۆی نەخۆشکە یان کەسی تر نەخۆشکە و بیهێنێ بۆ ئێرە. سپاس بخوا هەوڵێکی زۆر دراوە وەکو خەستەخانەکە بۆی سعرەکان زۆر گونجاو بێ بۆ نەخۆش. ئەتوانم بڵێم هەموو سعرەکانمان بە چاو بازارەوە زۆر باشترە. ڕەنگە لە شتێکان
ناتوانین ئەوە بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو نرخەکان زۆر گونجاوە من خۆم وەکو خۆم بۆ چارەسەری خۆم دێمە ئێرە کە کارمەندێکم لێرە هەرچێکم پێویست بێ دێمە ئێرەوە ئەیکەم پێغەمبەری خوا فەرمێ ماڵ بە سەدەقە کەم ناکات بەڵکو زیاکات جا بۆیە هیوادارین کە برا بازرگانەکانمان نەترسن ئەمڕۆکە میلەتەکەمان لە تنگانایە ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئمڕۆکە گەربێت و ئەوان لەم کاتی تنگانە و تەنگەژەی داراییە هاوکاری فەقیر و هەژار بکەن هاوکاری دەرگا خێرخوازیەکان بکەن بەڕاستی بێگومان بە شای خۆیان دەبینن کەوا کۆمەک و یارمەتی خوایی بە زووترین کاتخوای گەورە ماڵ و دارایەکان زیاتر لە گەشەستەنە و زیاتر پارێزراویش بێت چونکە هەج ماڵێکەوە ببەخشی دوو خاصێتی یەکەم کەم ناکە پێی زیاکە دوو هەمیش پارێزراوە خوای پارێزێ بۆی هەم لە خەڵکو و هەم لە خراپە و لە ئافات و بەڵاو موسیبەتی ئەرزی و ئاسمانی ئەو پرۆژانەی کە بیری لێکرێتەوە دیارە لە سێکتەری جیاوازان بەڵام ئەوی کە ئێستا گرنگە تەندروستیە کە پێوەست نییە بۆ تۆ هەژاریان دەوڵەمەند پێویستە بۆیە عیلاج وەربگری لەبەرەوە دەوڵەمەندەکان بازرگانەکان ئەگەر بێت لە پرۆژێکی لەم شێوەیە بکەن کە بەرژەوەندی بەشی زۆری هاوڵاتیانیان زۆرینی هاوڵاتیان تێدایە بێگومان ئەبێتەوەی پێشکەوتنی خێزان و شار و لەمەشەوە بۆ وڵات کاک دکتۆر هەموو جۆرە پسپۆڕیەک لە نەخۆشخانە هەیە وڵای و پرسیارە قورسە چونکە ینی بڵین گەورەترین سنتەری پزیشکی لە جیهانە ناتوانێت بڵێ من هەموو پسپۆڕێکم لایە چکە پسپۆرە چاوە دانە قوڕگە گوێ و لوتە ئەمانە عملیاتە بۆ نمونە پرۆساتە کۆمەڵێ گوێچکەیە چاوە ئەم شتانە لێرە ئەو پسپۆڕانی هەموو لێ هەن کە جەنابەت باسە کردووە ئیزافیشن لێرە نزیکەی 23 دکتۆری پسپۆڕدا ئەنیشن بۆ بینینی نەخۆش جگە لە شوێن بواری جیاواز بەڵێ جگە لە مانەوەی شوێنی مانەوەی نەخۆش هۆڵی نەشتەرگەری هۆڵی لەدایکبوونی ئاسایی کە لەسەر دەستی ستافێکی دکتۆری ژنان و مناڵبوون بەڕێوە دەچێن هۆڵی نەشتەرگەری گشتی ئەسک و شکاوی هۆڵی نەشتەرگەری چاو هۆڵی نەشتەرگەری قورگ و لوت و گۆ ئەمانەمان لا هەیە بە تازەترین و پێشکەوتوترین ئامێری سەردەم کە لە ئێستادا هەبێت و لە نەخۆشخانەکەمان بەردەست دەوترێت ئەو کەسانەی کە دێنە ئێرە منداڵیان پێەیە شوێنێکیش بۆیان ئامادە کراوە تا منداڵەکەی دابنێ لەوە جێگەیە و تا چارەسەری خۆی وەرەگرێت بۆیە منداڵەکە بێزاری نەکات کاریگەری لەسەر دروست ناکە کە ناتوانێت و پێویست دکتۆرەکە تێبگەێنێت تاکو چارەسەری بدۆزێتەوە ڕاستەمە کاک محەممەد ئەمە بەڕاستی لەم پرۆژەیە زۆر گرنگیمان بە شوێنی حەوانەوەی هاوڵاتی داوەکە دێتەیە هەبیمان لەوە نەکردوێتەوە پسپۆڕێک زیادکەین مەش چۆنەڵی خزمەت گوزاریەکی پزیشکی زیادکەین بیرمان لەوە کردوێتەوە هاوڵاتی کە دێتە ئێرە لە شوێنێکی چۆنەڵی هێمە نابێت هەتاوەکو ئێمە وایفایشمان لێرە فری کردو هاوڵاتی توانێت لێرە وایفای بکاتە و ئەو کاتی کە هەیەی ئیسفادە بکات ئەگە خۆی بتوانێت ینی لە مۆبایلەکەی لە شتێکی کە پێ بەکاری بێنێ شوێنی یاری مناڵانمان هەیە ئەو شوێنە تایبەتە بۆ مناڵانی کە تەمەنیان لە خوارد 10 ساڵە دایکیانەی بن لەوێ چاودێری لێیە چاودێریان نەکەن بێ بەرامبەرە بەڵێ لە هەمان کاتێمە بۆ ستافەکەی خۆشمە دایانگامان هەیە ئەو دکتۆر و کارمەندە پزیشکی و ئیداریانی کە لێرە داوامەکەن ئەگە منداڵێکیان هەبێت تەمەنیان شمولی چۆنەڵی دایانگا بکە دایانگای خۆمان هەیە تایبەتە بە خۆمان مناڵەکانیان لێ ئەبێت تاوەکو دەوامیان تەواو ئەبێت ئەتوانین بڵێ مامۆستا نیواونی فەرقە لەگەڵ عایادەکانە زیاتری فەرقا عیادەی بە 15,000 نەخۆشی و 15,000 نەخۆشە بینی ئیلا ئەوانەیە کە خێرخوازین چەند نەخۆشێکی محدودەیە لەم شاری سلێمانیە کە نەخۆشە بینن بە 5,000 ئێمە بە 3,000 بینی یعنی لە سعری حکومەتە دامانناوە لە سعری کلینکە استیشاریەکانی حکومەتە بۆ ئەوی خەڵک زیاتری استفادە وارانەی کە کراونەوە چی لەگەڵمان بژێری لێرە هەموو بوارێکی لێ سنتەری چاوی لێ سنتەری دانی لێ ساڵی عملیاتی لێ ساڵی ولادەی لێ بە ستافەکەی هەمووی ئافرەتە ئەشعەی سیتی سکانی لێ مختبەری لێ سەیدەلی لێ هەرچی بوارێک هەبێت زۆربەی زۆری بوارەکانمان هەیە هەر شتێ بێ پەکی ناکەوێت لێرە مەگەر دەگمەن چۆن نەخۆشیێکی محدود کە لێرە نەک لای ئێمە هەلەوەی لە سلێمانیە ئەبێ برێتە دەرەوە یا ڕەوانی شوێنێکی تر بگەین سوپاس بۆ خی گەورەوەی کە پێویست بێ ئێمە لێرە کردومان ئەجیزەوە ئامادەکاری باشتان بۆ کردەوە ئەجیزەیەکی تازە و بە کوالەتێکی زۆر بەرز ئەو ئەجیزانی ئێمە لێرە کڕیمانەوە دامانەوە پێم وانێ لە هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی تردا هەبێت دەوام چۆنە 24 ساعتە بەڵێ ئێستا فترێکە کورمانە بە 24 ساعت شەوان ڕۆژیە هەموو وەختێ دکتۆری خەفەر هەیە هەموو وەختێک حاڵەتی تەواوی وەرەگیرە عملیات وەرەگیرێت بۆ شێوە لە ڕووی
پاڵپشتی داراییەوە کێ پاڵپشتی دارایی ئێوە زیاتر تەنها و تەنها سنووقی بەرنامەی بەخشین کە لە ڕێگەی خێرخوازان و خێرۆمەندانی ئەم وڵاتەوە یارمەتیان ناوین و سوپاسیان نەکەین یەکەم فەزلی خوایە پاشان هیمەت و غیرەتی ئەوانە و زۆری کەسمان بەسەرەوە نیە ئیلا نازمان بەسەر خەڵکەوە هەیە چونکە هیچی هی ئێمە نیە تەنها هی خێرۆمەندانی ئەم وڵاتەیە ئێستا بە بەرچاوی خۆیان کار و بەرهەمی بەخشش و عتاکانیان ئەبینەوە کە لەم پرۆژانەدا خۆی ئەبینێتەوە لەم قەیرانە داراییە شارەکەمان پێویستی بەوەیە کە چەند نەخۆشخانەیەک هەبێ بە سعرێکی کەمتر لە جاران نەخۆش ببینن بۆیە ئەمیش ئەم مواسەفاتانەی هەیە بە سعرێکی کەمترە بینێ کەمتر نەشتەرگەریەکە کەواتە شتێک زەخر لەسەر ئێمە ڕەنگم کەم کاتەوە وەکو حکومەت بۆ ئەمە ناکەن نمونەیەکی باش زەخەتکە لەسەر کەرتی تایبەت عایادەکان وەکو حکومەت نمونەمان لەمە زۆرە ئێمە ئیستیشاریمانەیە سامن بۆ خۆم دکتۆرێکم 2 ماستەرم هەیە بە 3000 نەخۆشە بینم ئێواران لە سەعات 3 دانیشم بە 3000 نمونەمان هەیە لەمە بەس لە کەرتی حکومەت هەمانە بەزەمەی ئێرە ئەمە لە کەرتی تایبەتەکەواتە جێگەی دەستخۆشیە ئەمە پەیامەکان بوو هیوادارین بەخشین بەردەوام بێت هیوادارین ئەم نەخۆشخانەیە لە ئێستا و لە داهاتوودا جێگە و پاڵپشتی ئومێدەکانی هەژاران بێت هیوادارین نەخۆشخانەی بەخشین ببێتە نمونەیەکی جوان بۆ ئەوەی چەندین نەخۆشخانەی دیکەی خێرخوازیەوە بکرێتەوە هیوادارین بازرگانەکانیش هاوکاری ڕۆژەی لەم جۆرە بن بۆ سەرخستنی خزمەتکردن بە خەڵکی هەژاری ئەم کوردستانە پەیامێم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت بەخشین هیوای هەژارانە بەخشین هیوای هەژارانە بەخشینەوەی بێکەسانە بەخشینەوەی بێکەسانە بەخشین نەوەی بێکەسان